تا لە مەکتەب ئەو مەهەم دێ مەشقی ئەلفوبێ دەکا، چاوەکەم بوویتە دوێت و گریە سوڕقی تێدەکا. لێی مەپرسە مەسەلەی نوقتەی دەم و مووی کەمەر، موشکافە بوو عەلی باسی پەری و چینچێ دەکا. ئەم هەموو دنیایە خاسی حوکمی دوو دێوانەیە، من لە شارم غایەتی مەجنون هەوای لادێ دەکا. قەسری عومرم داتەپی داری لەسەر بەردی نەما، بانی تووڵی ئەمەل ئیستێکە دەستی پێ دەکا. واجە خۆی پیرە وەجاخی کوێرە ماڵی بێئیسا، پێم بڵێن ئیشکالمە ئەم کوشەی بۆ کێ دەکا. شێخی من بەو غایەتە پشتی لە عالەم کردووە، سوورەتی خۆشی لە نێو ئاوێنە پشتی تێدەکا. ماچی دەست و پێی ئەمیری دەستگیری عازرە، شێتە عاجی ماچی پێ و دەستی دەست و پێ دەکا.